خی گەورە سڵاوتان لەبێت بەڕێزان وەزارەتی پەروەردەی خزمەتیاری کوردستان ڕایگەیاند بڕیاردراوە بەڕێک پارە وەکو ئەندان بۆ مامۆستایان کەرج بکرێت ئەم بڕیارەی وەزارەتی پەروەردەی حکوومەتیاری کوردستان لەلایەن یەکێتی مامۆستایی کوردستانەوە پێشوازی دەکرا و لەلایەن ئەنجومەنی مامۆستانی ناڕازیش ڕەتکرایەوە. بەڵێ بەڕێزان بۆ قسەکردن لەسەر ئەم پرسە بەڕێز مامۆستا عەبدولواحید محەممەد سەرۆکی یەکێتی مامۆستایانی کوردستان لە شاری هەولێرەوە لەگەڵمان دەبێت. سەرەتا ڕاپۆرتێک دەبین دواتر لەگەڵ میوانەکەمان درێژە بەم پرسە. وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان ڕایگەیاند حکوومەت بڕێک پارەی بۆ مامۆستایان دابین کردووە. یەکێتی مامۆستایانی کوردستان پێشوازی لە بڕیارەکەی حکوومەتی هەرێمەکات و مامۆستایانی ناڕازیش بڕی پارەکە ڕەت دەکەنەوە. بەپێی ڕاگەاندراوی وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان لە کۆبوونەوەی نێوانجێگری سەرۆکی حکوومەت و وەزیری پەروەردە و یەکێتی مامۆستایان بڕیاردراوە مانگانە بڕی 100,000 دینار بۆ مامۆستایانی ناوشار و بڕی 150,000 دینار بۆ کری هاتوچۆی مامۆستایانی دەرەوەی شار تەرخان بکرێت. وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕاگەاندراوەکەیدا داوا لە مامۆستایانەکات بایکۆت بشکێنن و بچنەوە هۆڵەکانی خوێندن. بڕیارەکەی حکوومەت بۆ پێدانی ئەو بڕەپارەیە کاردانەوەی یەکێتی مامۆستایان و ئەنجومەنی مامۆستایانی ناڕازی لێکەوتەوە. ئەنجومەنی مامۆستایانی ناڕازی لە کۆنگرەیەکی ڕۆژنامەنووسیدا ئەو بڕەپارەی حکوومەتی هەرێمی کوردستانیان ڕەت کردەوە و ڕایانگەیان درێژە بە بایکۆ دەدەن. لەلایەکی ترەوە یەکێتی مامۆستایانی کوردستان لە ڕاگەاندراوێکدا پێشوازیان لە بڕیارەکەی حکوومەتی هەرێمی کوردستان کرد. یەکێتی مامۆستایان ئەڵێت ئەم بڕەپارەی حکوومەت بە باشە زانن تاوەکو پرۆسەی پەروەردە بگەڕێتەوە سەر ڕێگەی خۆی. وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمێکی مانگی دەی وەک دەستپێکی ساڵی نوێی خوێندن دیاری کرد، بەڵام دوای تێپەڕبوونی 2 مانگ تاوەکو ئێستا پرۆسەی خوێندن لە سلێمانی و هەڵەبجە و گەرمیان و ڕاپەڕین دەستی پێ نەکردووە. ئەو کارەکەش یەگەڕێتەوە بۆ وەڵام نەدانەوەی داواکاریەکانی مامۆستایان لەلایەن حکوومەتەوە. سڵاوتان لەبێت بەڕێزان مامۆستا عەبدولواحید زۆر سپاس بۆ بەشداریکردن لە بەرنامەکەماندا. ئەگەر سەرەتا لەوە دەست پێ بکەین ئەمڕۆ بەڕێستان یەکێک بوون لەو بەشداربووەکانی کۆبوونەوەکەی ئەمڕۆی نێوان وەزارەتی پەروەردە و جێگری سەرۆکی حکوومەت و یەکێتی مامۆستایان بە دیاریکراوی وردەکاریەکان و بڕیارەکانی ئەم کۆبوونەوەی بریتی بوون لە چی؟ بەڵێ ئەم کاتتان باش، زۆر سپاس بۆ سازدانی ئەم دیدارە. دیارە کۆبوونەوەکەی ئەمڕۆ ئەمە تەنها کۆبوونەوە نەبووە، زنجیرەیەک کۆبوونەوە کراوە. چ لە پێشودا لەگەڵ سەرۆکی ئەنجومەن و جێگری سەرۆکی ئەنجومان، چ لە هەفتەی ڕابردوودا لە 23 مان کۆبوونەوەیشتی تریش کرا دیسان لە تەلاری ئەنجومەنی وەزیران بە ئامادەبوونی جێگری سەرۆکی ئەنجومەن و وەزیری پەروەردە و بەڕێوەبەری گشتیەکان و ئێمەش وەکو یەکێتی مامۆستایان. ئەمڕۆژ کۆبوونەوەیەکی تر سازکرا لە تەلاری وەزارەتی پەروەردە دیسان بە ئامادەبوونی جێگری سەرۆکی ئەنجومەن و وەزیری پەروەردە و بریکاری وەزارەتی دارایی بە وەکالەت و ئەنجومەنی پارێزگای هەرسێ پارێزگا هەولێر و سولەیمانی و دۆک بەڕێوەبەرە گشتیەکان و ئێمەمانانیش وەکو یەکێتی مامۆستایانی کوردستان. دیارە ئەو کۆبوونەوانە هەمویان لە چوارچێوەی ئەو هەوڵانە دێت بۆ دەستپێکردنەوەی پرۆسەی پەروەردە لە پارێزگای سولەیمانی و هەڵەبجە و هەروە ئیدارەی ڕاپەڕین و گەرمیان کە هەتا ئێستا کە پرۆسەی پەروەردە لەو ناوچانە لە بەشی زۆری خوێنەرگاکان وەستاون. دیارە خۆتان دەزانن 2 مانگ وەستانی پرۆسەی پەروەردە کاریگەری نەرێنی دەبێت لەسەر کۆی گشتی پرۆسەی پەروەردە. بۆیە بەڕاستی ئەم کۆبوونەوانە بۆ ئەوە بن کە ئەو چارەسەرانەی کە بۆ هەنووکە ناڵم بۆ یەکجارێکی بۆ هەنووکە کە بۆ مەوەستی دەستپێکردنەوەی پرۆسەی پەروەردە وەکو دەستپێک شتێکە بڕیاری لێ دراوە و ئێمەمانانیش پێمان وابی ئەمە چارەسەرێکی هەنووکەییە و حاڵەتی فریاگوزاریە بۆ ئەم قۆناغی ئێستا ئەمە ڕوبەڕووی بینێتەوە. دیارە ئەوە هەرگیز تەواوی داخوازەکانی مامۆستایان نییە و بگرە ئێمە بەڕاستی کۆڵ نادەین و سووریشین لەسەر ئەم بابەتە. بەڵێ زۆر باشە مامۆستای وەکو سەرۆکی یەکێتی مامۆستایان ئەمڕۆ بەشداریتان لە کۆبوونەوەکەدا کرد ئەو بڕەپارەی کە دابین کراوە ینی
سەبارەت بە زۆر مامۆستایان پرسیار لەبەر کەی دەچێتە بواری جێبەجێکردنەوە ینی ئەو بڕەپارەیە لەلایەن کێوە دابین کراوە و بە دیاری کراوی کەی ئەم بڕەپارێ دەدرێت بە مامۆستایان. بەڵێ خۆی ئێمەمانان ینی زۆر لە خەمی ئەوە دابوون کە زووتر حکوومەتی هەرێمی کوردستان بێتە سەرخەت و ئەو داخوازیانەی مامۆستایان بە شێوەیەکی ڕێژەی نەک بە تەواوی ئەگەر بۆ هەنووکە نەگونجاو بێت جوابداتەوە، بەڵام بەداخەوە کە تاخیر بوون لەگەڵ تاخیر بوونە کەشە کە لە ئێستادا هاتوونە سەرخەت هێشتاش ماوە هێشتا دەرفەت ماوە بۆ ئەوەی کەوا پرۆسەی پەروەردە بچێتەوە سەر ڕێگەی خۆی کە بەداخەوە کە هەمومان دەزانین کە لە ئێستادا لەو دەڤەرانێک کە لە پێشودا ئاماژەمان پێدا وەستێنراوە. بۆیە بەڕاستی ئەم بڕەپارانە کە 100,000 دینار بۆ ناو شار 150,000 دیناریش بۆ دەرەوەی شار وەکوی کە ئەمڕۆکە لە بڕیارەکانە هات و وەزارەتی دارایی پابەند دەبیت پێوە ئەوش ئەوەیە کە لەیەکی 12 واتە بۆ مانجی ئایندا بۆ مامۆستایان سەرف دەکرێت مانگانە وەکو پاڵپشتێکی دارایی بۆ ئەو مامۆستایانەی کە لە نێو پرۆسەی پەروەردەدان چ ئەوەی ناوشار چ ئەوانەی دەرەوەی شار. دیارە ئەو پارەیە ئێمە لەوێش ئەو پرسە کرا یعنی ئەم پارەیە بۆچی مەسەلەن تا ئێستا ڕەنگەوە پرسیارش بی لەلایەن مامۆستایانەوە بۆ تا ئێستا ئەم بڕیارە نەدرا. دیارە ئێمەمانان لە پێشووتر ئاگدار بوون کە 6 ملیار دینار تەرخان کرابوو کە 6,000 دینار هاندان بۆ مامۆستایان بۆ سەرجەم مامۆستایان لە هەمان کاتیجا ڕێکخراوێکی تریشە GIZ ئەویش بڕێک پارەی تەرخان کردووە و خۆشتان دەزانن لە پێشووتریشە هەرێک لە وەزارەتی پێشمەرگە و دەستگای ئاسایشوانە ڕەزامەندیان دابوو لەسەر ئەوەی لە پڵەباڵەکان هەندێک پارەیان لێکەم بکرێتەوە بخرێتە سەر خزمەتگوزاری پەروەردەیی وەکو پاڵپشتی دارایی بۆ مامۆستایان و هەموو ئەوانە پێکڕا ئێمە پێشووتریش مەطلەبان ئەمە بوو ناکرێ لەولاوە هەندێک ئەمە بەڕاستی کاریگەری نەرێنی دروست دەکات و وەکو شتێکی خێرخوازی لێ دێت بۆیە پێویستە هەمووی کۆ بکرێتەوە و لە یەک سندوقاوە بە شێوەیەکی یەکسان لە وەزارەتی داراییە یان لە یەک سندوقا بەڵام ئێستا خۆشبەختانە وەزارەتی دارایی خۆی ئەو بابەتە بەڕێوە دەبات و هەموو ئەو پارە کۆ دەکاتەوە و لەوێن دەرێدا جارێکی دریش بەسەر مامۆستایان بە شێوەیەکی یەکسان دابش دەکرێتەوە ئیش کەبریتی وەکو ئاماژەمان پێدا 100,000 دینار بۆ ناو شار 150,000 دینار بۆ دەرەوەی شار. دیارە تاکیدی لەسەوەی دەکەم ئەمە هەموو داخوازیەکان نییە ئەمە بەشێکی کەمە لە داخوازیەکان بەڵام وەکو ئەوەی کە ئێمە جەختمان لەسەر کردوێتەوە ئەمە بۆ ئێستا ڕەنگە هەندێک لەبار بێت باش بێت بەڵام بەڕاستی ئەمە چارەسەری کێشەکان ناکات چارەسەر ئەوەیە کە پێداچوونی و پاشەکەوت بکرێەوە بڕێکی باش بۆ مامۆستایان بەرهەب بکرێت. بەڵام لە ئێستاوەدا بۆ دەستپێکردنەوەی پرۆسەی پەروەردە ئەمە هەنگاوێکی سەرەتایی باشە بۆ بەڵێ زۆر باش مامۆستا بەڕێز ویست ئەم بڕیارە لە مانگی 12 دەچێتە بواری جێبەجێکردن ئێستا مامۆستایان تەنانی موچەی مانگی ئایلولیان وەرگرتووە ینی لە مانگی داهاتۆ جێبەجێکە یاخو لەگەڵ موچەی مانگی 12 جێبەجێ دەکرێت ینی پارەکە ئێستا بریکاری وەزیری دارایی بە وەکالەت ئامادەی کۆبوونەوە کە بوو ینی چۆن ینی لەکەیەوە جێبەجێ دەکرێت. بەڵێ ئەوە پەیوەندی بەوەی وەنیە پەیوەندی بە موچەیەوە نییە کە ڕاستە هەمومان نیگەرانین کە لە ئێستا مانجی 11 ئێمە بڕە موچەی بڵین پاشەکەوتکراوی مانجی 9 وەردەگرین کە ئەمە بەڕاستی ئێمە بەداخ و کەسەرێکی زۆرەوە کە دەبوو حکوومەت هەر مانجی لە کات و ساتی خۆیدا بیدابایەوە بەڵام ئەوە نادرێت بەس ئەو پارەی هاتوچۆیە پاڵپشتی داراییە پەیوەندی بە مەسەلەی موچەوە نییە پەیوەندی بەوەی وەنیە پەیوەندی بەوەی وەیە ماگانە و لەیەکی 12ەوە بە مامۆستایان دەدرێت واتە تۆ ئەگەر لە مانجی 12دا موچەی مانجی دەوەرگری ئەمە پەیوەندی بەوەی وەنیە ئەو پارەی پاڵپشتێ دارایە سەرف دەکرێتن و پەیوەندی بەوەی وەنی ئەمە مانجی دەیە یان مانگەکی ترە. بەڵێ ینی بەڵێنیان پێداون کە بۆ نمونە مانگی 12 بەجیا لە موچەکە دەدرێت بە مامۆستایان مانگی یەک دەدرێت مانگی مەسەلەن 2 ئاوا ینی مانگانە سیرۆژجارێک گەورە پارە دەرێت بە مامۆستایان. بەڵێ خۆی لە ڕاگەیاندراوەکەی وەزارەتی پەروەردەش داهاتووە و لە چوارچێوی گفتوگۆکانیشا لەوێ بەڕاشکاوانە ئەوە جەخت لەسەر کراتەوە کە دەبێت لە یەکی 12ەوە مانگانە بە مامۆستایان بێتن واتە ئێستا لە یەکی 12 کۆتایی مانجی 12 تۆ پاڵپشتی دارایی مانجی 12 وەردەگری ینی ئەمە بەم شێوەیە هەر لە ڕاگەیاندەکەش دیاری کراوە
لەوێ لە توێژەکانیش زەخت لەسەر بابەتە کراوە کە دەبێ ماگانە و لە یەکی 12 بدرێتن. زۆر باشە. مامۆستا لە ڕاگەنداوکەی وەزارەتی پەروەردەش باس لە مەسەلەی سەرچاوی پارەکە دەکاوی کە بریکاری وەزارەتی دارایی بە وەکالەت ئامادە بوونی پارەکە ئامادە یاخود ئامادەی دەکەنەوەی کە باز لەوە دەکە کە لە پارەی مەسەرەن پلە باڵەکانی وەزارەتی پێشمەرگە و ئەنجومەنی ئاسایش و ڕێکخراوە بیانیەکان پێک دێنرێ یعنی حکومەت خۆی ئەمە ناکات بەڵکو مەسەرەن لەوانە دابین دەکرێت؟ بەڵێ خۆی ئەم بابەتە پەیوەستە بە وەزارەتی داراویە خۆتان دەزانن موچەی هەموو خەڵکی کوردستان هەموو چونی تێژەکان لە لای وەزارەتی داراییە ینی وەزارەتی دارایی ئەم ئالیەتە بەوی سپێردرا و ئەوان جێبەجێ دەکەن جگە لەوەش خۆ کۆمەڵک ڕێنمایش هەیە دەبی دەربکرێتن بۆ سەرجەم بەڕێوەبەراتی گشتیەکان و پەروەردەکان کە ئالیەتی سەرفکردنەکەی چۆنە و بە شێوازک دەبێتن و چێ دەگرێتەوە چکە بێگومان ئێستا مامۆستایان مۆڵەتی بێموچە هەن مۆڵەتی دایکایەتی هەیە مۆڵەتی نەخۆشی هەیە مۆڵەتی خوێندن هەیە کۆمەڵک مۆڵەتی جۆرا و جۆریش هەیە ئەکید یانێ ئەم بابەتە دەبێ ڕێنمایی دەربکرێت و ئەو ڕێنمایە و شێوازی کۆکردنەوەی پارەکە و دابینکردنەکەی هەموو ئەوانە لە ئەستۆی وەزارەتی داراییە و خۆی بەڕێز بریکاری وەزارەتی دارایش بۆ وەکالەت ئامادە بوو ئەم بابەتانە لە چوارچێوی ئیشکارەکانی واندا دەبێتن و خۆشیان هەم پارەکە و هەمیش شێوازی خەرچنەکە ڕادەگەێنە. زۆر باشە بەڵام مامۆستا لە کۆبوونەوەکە ئەمڕۆ باز لەوە نەکرا ئێستا چێ دەگرێتەوە بۆ نمونە جگە لە مامۆستایان فەرمانبەری شێ لە وەزارەتی پەروەردە اینجا مامۆستای زانکۆشمانەیە یعنی ئەو بڕیارە یعنی تەناب چێ دەگرێتەوەی کە ئەمڕۆ لە کۆبوونەوەکەیەوە لەسەری ڕێککەوتن. خۆی ئەم بابەتەی ئەمڕۆ باس کرا وەکو گوتم ئەمە زنجیرەیە کۆبنەوەشی بۆ کراوە نەکەر ئەو کۆبنەوەی ئەمڕۆ ئەم بابەتی ئەمڕۆ تەنها باس لە مامۆستایانی وەزارەتی پەروەردە کرا لەژێر ڕۆشنایی ئەو ڕاستیەی کە لە ئێستادا پرۆسەی پەروەردە بەڕاستی بە قۆناغێکی هەستیاردا تێدەپەڕێت بۆیە ضروریە مامۆستایان پاڵپشتی دارایی بکرێن بۆ ئەی پرۆسەی پەروەردە بە شێوەیە ئاسایی خۆی کە هەر لە هەندێک دەڤەرا دەڕوات بڕێوە لەو شوێنانەشی کە وەستێنراوە ئەویش بڕوات بڕێوە مەرسبەت فەرمانبەر و ئەوانش بەڕاستی لەوێ قسە و باسییان لەبارەوە کرا بەڵام وەکۆی کە لەوێ لە جەختی لەسەرکراوە تەنها بۆ ئەم قۆناغە بۆ ئەوی پرۆسەی پەروەردە دەست پێکاتەوە ئێمە ئەمە جەختشمان کردەوە کە ضروریە لە ئایندەدا ئەوانەی کە پەیوەستن بە پرۆسەی پەروەردەوە فەرمانبەر و نووسەر و ئەوانە خزمەتگوزار ئەوانش بەڕاستی هەژمارێکیان لە بۆ بکرێتن بەڵام جارێ لە ئێستادا تەنها و تەنها مەسەلەکە بەس مامۆستایانە و ئیتر ئومێد دەکەین ئەوەی گوتمان لە ئایندەدا ئەم بابەتەش بێتە پێشەوە سەبارەت بە وەزارەتی خوێندنی باڵا بەڵێ ئێمەش لەگەڵ ئەوە دانچکە خۆشمان جارێکی تر بە نوێنەری مامۆستانی زانکۆشە زانین و دەبێ ئەم بابەتەش هاوکات هاوڕێ لەگەڵ وەزیری خوێندنی باڵا و جارێکی تریش قسە و باسی لەبارەوە بکرێت و لەوێشدا جەخت لەسەر با بکرێتەوە پێم وایە ئەوەی وەزارەتی خوێندنی باڵا زۆر زەحمەت نییە وەکو ئەوی وەزارەتی پەروەردە چکە ژمارەی وەزارەتی پەروەردە زۆرە و قۆناغەکانی لە باخچەی سایانە تا ئامادەی دەگرێتە خۆ بەڵام ژمارەی مامۆستانی زانکۆ کەمترە ڕەنگە چارەسەرکردنی بابەتی مامۆستانی زانکۆ ئاسانتر بێت لەوەی کە وەزارەتی پەروەردە لەبەر زۆری ژمارەکە بەڵام بێگومان دەبێ ئاوڕجددیش لە مامۆستانی زانکۆ بدرێتەوە چکە ئەوانیش پرۆسەیەکی زۆر گرنگ بەڕێوە دەبن لەم وڵاتە کە بێگومان بەبێ پرۆسەی بەڕێوەبردننی خوێندن لە زانکۆکان پرۆسەی پەروەردە بە تەواوی بەرجەستە نابێت لەبەر ئەوە بەڕاستی هەمویان ئەوانە یەکتر تەکمیل دەکەن یەکتر تەواوەکەن بۆیە دەبێت بە جددی خەم لە مامۆستانی زانکۆش بخرێت کە ئومێد وایە لە ئایندەدا پرۆسەی خەم خواردن لەوانیش بەڕێوە بچێت و داخوازیوانیش بەردەستە بێت. بەڵێ زۆر باشە مامۆستا سەبارەت بەوەی کە ئێستا زۆرێک لە مامۆسایان باز لەوە دەکەن کە زەمانەت چییە بۆی کە ئەمە جێبەجێ بکرێ ینی چکا پێشتریش مەسەرەن ئەزمون هەبووە لەگەڵ حکوومەت بەڵێن دراوە جێبەجێ نەکراوە ئێوە وەکوی کێتی مامۆستایانە هیچ زەمانەتێکتان وەرگتووە کە ئەمە بە تەواوی جێبەجێ بکرێت و مانگانە لە کاتی خۆیدا بدرێت بە مامۆستایان خۆی ئەم کۆبوونەوەی ئەمڕۆ تەنها بەڕێز جێگری سەرۆکی ئەنجومەن و بەڕێز وەزیری پەروەردە و واروها بەڕێز بریکاری وەزارەتی دارایی بە وەکالەت و ئێمە ئامادە نەبووین بۆ زانینی جەنابتان وەکو ئاماژەشمان پێدا ئەنجومەنی هەر سێ پارێزگای هەرێم ئامادەی بوون ئەنجومەنی پارێزگای سولەیمانی ینی سەرۆکایەتی ئەنجومەنی پارێزگای سولەیمانی سەرۆکایەتی ئەنجومەنی پارێزگای
هەولێر سەرۆکاتی ئەنجومەنی پارێزگای دۆچش ئامادە بوون بێجگەلەوە بەڕێوەبەری گشتیەکانیش ئامادە بوون و ئەمە هەمومان پێکەوە لە دروستکردنی ئەو بڕیارانە بەشدار بووینە و بێگومان زەمانەتی جێبەجێکردنیشی خودی ڕاگەیاندراوەکەی وەزارەتی پەروەردەیە و حزوری بەڕێز جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران و بریکاری وەزارەتی داراییە کە هەموو ئەوانە لەوێدا بوونە هەمووشیان ملزەم بوونە بەوەی کە ئەم بڕیارانە جێبەجێ بکەن و ئەگەر بجێبەجێش نەکرا ئێمە لە پێش هەموو چین و توێژەکانی تر وەکو یەکێتی مامۆستایان دەچینە سەر شاشەکانی تەلەڤیزیۆن و پێیان دەڵێن ئەم بڕیارانەتاندا بەڵام جێبەجێتان نەکرد لەبەر ئەوە بەڕاستی و ئەو دەمیش ئێمە هەموو ئەو ڕێکارە مەدەنیانەی کە لە ئێستادا فراهەم کراوە و دەیگرین گیراوەتە بەر ئەو کاتیش دەتوانین ئێمە بە هەمان شێواز ڕێکارە مەدەنیەکان بگرینەوە بەر بۆ ئەوی هەڵوێستە لەسەر مافەکانی خۆمانی بکەین و هەوڵ بدەین بۆ بەرجەستەکردنی واتە هەموو ئەوانەی لێدا بوون ئاگدارین لە بڕیارەکە لە دروستکردنی بڕیارەکە و هەموو لایەکیش پێیان باش بووە بۆیە بەڕاستی ئەمە دلیلە لەسەر ئەوەی کە کۆدەنجێک لەسەر بڕیارن هەیە تەرەفەکی معەن دیاری نەکردووە تاوەکو ئەگەر ئیلتیزام کەیان ئیلتیزام نەکە لەبەرەوە ئیلتیزامکردن پێم وابێ دەبێت 100% بکرێتن لەبەر ئەوەی ئەو هەموو خەڵکە لە کۆبنەوەکەدا ئامادە بوون هەمووشیان شاهدی ئەو بڕیارانە بەڵام مامۆستا پێشتریش بەڵێنی لەو جۆرە دراوە بە یەکێتی مامۆسایان بۆ نمونە پێشتر ئێوە کە خۆتان لە کۆبنەوەکە بەشدار بوون سەرۆکی حکوومەت بەڵێنی و پێدامکەنی موچەی مانگینۆی ساڵی ڕابرد و ساڵی 2015 بدرێت بە مامۆسایان کە تاکوێ سا بەڵێنە جێبەجێ نەکراوە ینی جەنابەت بڕات بەوەیە کەم بەڵێنم جارە جێبەجێ بکرێت حکوومەت جدی بێ لە جێبەجێکردنەکەی بەخۆی ڕاستە ئێمەمانان لە کۆبنەوەکان ئامادە بووین کە چوار کۆبنەوە لەسەر یەک لەگەڵ سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران کرا و لە کۆبنەوەکەی ئاخیری کە ئێمە ئامادە بووین بەڵێ ئەو وادەیە درا کە دیوە موچەکە بدرێ بەڵام ئەوەی کە ئێمە لی نیگەران بووین ئەو کاتیش کە جەختمان لەسەر کردووە کە وادەیەکمان بدەنێ کە خەرجی بکەن بەڵام ئەوان هەر گوتیان ئێمە ملزەمین دەیدەین ئەو کاتیش ئێمە گوتیان بۆ مانجی نیسان باشە ئەمە گوتمان نەخێر نیسان درەنگە چکە خۆی کۆبنەوەکە لە مانجی دوو بوو پێمان باشە لە مانجی ئادار بدرێت ئیتر بەڕاستی دوای ئەوە ئەمە بابەتە جێبەجێ نەکرا بەڵێ ئێمەش نیگەران بووین لەو بارەیەوە بەڵام پێم وایە ئێستا دۆخەکە زۆر جیاوازە لەو کات ئێستا ئەوە دەخوازێ کە هەموو لایەک جددی بن سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران جددیبی لەو بڕیارانە و پێم وابێ ئەو بڕیارانە زۆر قورسیش نین پارەی زۆریشیان ناوێتن پارەکە زۆر پارێکی کەمە کە ئەم داخوازیانی مامۆستایانی پێ بەرجەستە دەبێت لەبەر ئەوە بەڕاستی ئەوە نییە کە حکوومەت پێی چارەسەر نەبێت بۆیە ئومێدمان وایە کە بگەشتبینن بەوەی کە حکوومەت جێبەجێ دەکات وەک گوتیشم ئەگەر جێبەجێ نەکرد ئەوە ئێمەمانان پێش هەموو چین و توێژەکان بەڕاستی بەیاننامە دەرەکەین و قسە لەسەر بابەتە دەکەین بۆیە بەڕاستی لە ئێستاوەڕە گومان دروستکردن لەسەر بڕیارەکان جارێ باش نییە با چاوەڕێ بکەین بڕیار دراوە و ئەو بڕیارەنە وەک خۆی جێبەجێ بکرا باشە جێبەجێ نەکرا ئەکید قسەی خۆمان دەبی و سڵیش ناکەین و شەرمیش ناکەین زۆر بە ڕاشکاوانە قسە دەکەین بەڵێ مامۆستا خۆت قەنەعاتی تاوت بەوەیە کە بڕیارەکە جێبەجێ دەکەی وەکو سەرۆکی کێتی مامۆستایان خۆی وەکو لە پێشەوەش ئاماژەم پێدا ئەم بڕیارە لە پشتی پەردەوە دروست نەکراوە سێ چار کەس ئامادە بن و تەنها بۆ کات بەسەربردن بێ ینی ئەم بڕیارە کۆمەڵک خەڵکی زۆر لەوێ دانیشتون هەمویان بێکەوە تاوتوێی ئەو بڕیارە و دروستکردنی بڕیارەکە و بێگومان مرکزی قەراریش لەوێن دەری حاضر بووینە چ ئەوەی مرکزی بڕیارە چ ئەوەی مرکزی داراییە هەردووچان حاضر بووینە لێ بەڕاستی ئێمە گەشتبینم کە حکوومەت هەنگاوی جددی هەڵدایەوە جێبەجێ دەکاتن چونکە هەمووشمان دەزانین ئێستا پرۆسەی پەروەردە لە مەترسیەکی گەورەدایە و وەکو بە پێی پێوەرەکان ئەگەر لە دوو مانگ تێپەڕێت ینی ڕەنگە ئەمە بەڕاستی کارەساتێکی گەورە دروست بکات کە ئەو کاتە بەرپرسی یەکەم لەو بارە ئەکید ینی حکوومەتی هەرێمی کوردستانە و 2000 وەزارەتی پەروەردەیە 2000 لایەنە سیاسیەکانە 2000 خەڵکی خواپێداوی ئەم گەلەیە و دایک و باوکانن و بێگومان مامۆستایانیش بەشێک لەو بەرپرسیارەتەمان بەبەر دەکەوێت بەڵام بەرپرسیارەتی هەرە سەرچۆکو ئاماژەم پێدا لە ئەستۆی حکوومەت و لە ئەستۆی لایەنە سیاسیەکانە بۆ ئەوی لێک تێگەیشتن لەسەر بابەتە دروست بکەن نەهێڵن چیتر لەوە
ئەم دۆزە وا بە نەخوازراوی بەڕێوە بچێتن. بەڵێ زۆر باشە مامۆستا بەڕێزت باسە لەوە کرد کە بەڵێنیان داوە تەنها ئەوەی کە ئەم بڕەپارەیە کە 100,000 بۆ مامۆستایانی ناوشار و 150 بۆ دەرەوەی شار 30 ڕۆژ جارێک دابش بکرێت یاخود بۆ موچەی تری مامۆستایانیشە ینی پێشتریش باز لەوە کرابوو کە مەسەلەن هەموو فەرمانبەران 30 ڕۆژ جارێک موچەیان پێدرێت بەڵام دواتر جێبەجێ نەکرا ینی ئەم بەڵێنە بۆ تەنها ئەو دەرماڵەیە یاخود بۆ موچەی تریشی مامۆستایانیشە بڵێن ئەو نی موچەی کە تاکو ئێستا تاو مانگینەوە دابشکراوە. خۆی لە ڕاستیدا لەوێ باسی نیوموچەی مانگی ئەیلولی ساڵی 2015 نەکراوە ئەمڕۆکە ئەوەی کە باسی لێوەکرا ئەو بابەتە بوو کە پاڵپشتی دارایی بۆ مامۆستایان بۆ ئەوی پرۆسەی پەروەردەوەکو گوتم کە لەم دۆخە چەقبەستۆی خۆی دەربازی بێت تەنها باز لە پاڵپشتی دارایی کرا ئەمڕۆکە جگەلەوەش ئێمە هەمیشە دوو خاڵی تریشمان هەبوو و پێمابی هەموو مامۆستایانی کوردستانیش لە خەمی ئەو دوو خاڵەدان ئەویش یەکەمینان ئەوە بووکە هەر 30 ڕۆژ جارێک موچە بدرێت ئەمڕۆ ئێمە جەختمان لەسەر کردەوە کە ضروریە حکومەت بەڕوونی ئاماژە بەوە بدات و هەوڵی خۆی بە تەواویت بخاتە گەڕ شایستە دارایەکانی مامۆستایان و فەرمانبەران ماگانە لە کاتی خۆی بدات یعنی ئەمەش بڕیارێکی تر بوو لە چوارچێوە ئەو بڕیارانێک کە ئەمڕۆ پەسەند کران کامەش بڕیارێکە بەڕاستی مەطلبی ئێمەمانان وەکو مامۆستایان زۆر لە مێژە جەختی لەسەر دەکەینەوە چونکە کاتی خۆش ئێمە گوتمان پاشەکەوتیش دەکەن بۆ قۆناغێکی کاتی قەیناکە بەڵام 30 ڕۆژ جارێت موچەکان بدەن بەداخەوە هەندێک جاران تێپەڕی کردووە لە 40 ڕۆژ هەندێک جاران ئەم مانگە 35 ڕۆژی بردووە بۆیە ئەمە نیگەرانەکەی قوڵتر کردوتەوە بۆیە جەختمان لەسەرەوە کردەوە و ئەم بڕیارەش ئەمڕۆ لە چوارچێوە بڕیارەکان پەسەند کران کە حکومەت هەوڵی جددی بدا شاستە داراییەکانی مامۆستایان و فەرمانبەران لێرە بەدواوە لە کاتی خۆیان بدرێتن باڵێکی تر کە بەلای ئێمە زۆر گرنگ بوو و هەموو مامۆستایانیش هەمیشە لە خەمی ئەو بابەتە بوون ئەویش بریتە لە مەسەلەی پاشەکەوتکردن کە خۆ دەزانێت بەردەوام لە ئەلامەکان ڕاگەیاندراوی جۆرا و جۆر بڵاو دەکراوە پاشەکەوتەکە نادرێتەوە وای لێ دێت بۆیە ئەمە نیگەرانێکی قوڵی دروست کرد بوو بۆیە ئەم ڕۆژ دارشتی زەختمان لەسەرەوە کردەوە کە ضروریە حکومەتی هەرێم چارەنووسی ئەم پاشەکەوتە دیاری بکات ئەوە بوو لەوێدا جەخت لەسەر بابەتە کراوە و لە چوارچەوەی ئەو بڕیارەکان داهات کە ئەو پاشەکەوتەی کۆکراوەتەوە لە یەکی 2000 لە نیوەی مانجی ئەیلول و 3 مانجی 2015 و لە یەکێکی 2016ەوەش ئەوە هەمووی لە کاتی بە سیستەم یان بە ئەلکترۆنی کردنی موچەداندا کە جێبەجێ بوو ئەم پرۆسێسە ئەو کاتی ئەو پاشەکەوتەی مامۆستایان و فەرمانبەران دەچێتە سەر ڕقم حیسابی مامۆستایان فەرمانبەر وەکو ڕەسید و دەتوانی لە کاتی پێویستە یان لە بۆ هەر شتێکی ترە مەبەستێکی ترە بەکاری بهێنێتن یعنی کەوابێ ئەم سێ بڕیارێکە ئەمڕۆ دراون سێ بڕیاری باشن وەکو حاڵەتێکی تایبەتمەند بۆ چارەسەرکردنی ئەم دۆخە بەڵام تاکید دەکەمەوە کە ئەمە کۆی چارەسەرەکان نییە چارەسەری بنەڕەتی و ڕیشەیی بۆ ئەم دۆخە هەر ئەوەیە کە پێداچوونەوە بە سیستەمی پاشەکەوتکردن بکرێتن و نەتیجە دۆخی مامۆستایان دۆخی ژیان و گوزەرانی مامۆستایان زۆر لەوەی ئێستا هەیە باشتر و باشتر بکرێتن چونکە بێگومان مامۆستای لە خەم ڕەخسا و دەتوانێت پرۆسەیەکی پەروەردەیی تەندروست بەڕێوە بات و دوازاریش نەوەیەکی تەندروست بەرهەف بکات بەڵێ کەواتە مامۆستا بە کورتی لەسەر ئەو خاڵێک کە بەرە زووتە ینی تەنها مەسەلەن جێگیری سەرۆکی حکوومەت و بریکاری و وەزارەتی دارایی بە وەکالەت بەڵێنی ئەویاندا بە ئامادەبوانی کۆبوونەوەکە کە بۆ فەرمانبەرانی تریش 30 ڕۆژ جارێک لەمە و دوام موچە دابەش بکرێن نەک بۆ مامۆستایان خۆی با ڕاستگۆ بین بە تەحدیدی باسی 30 ڕۆژ جارێک نەکراوە یعنی بەڕاستی لە هەرچەندە ئێمەمانان زۆر جەختمان کردەوە لەسەر ئەوەی کە ضروریە 30 ڕۆژ جارێک ئاماژەی پێ بدرێت بەڵام بەڕاستی ئەوان حکوومەتی هەرێم گوتیان ئێمە پابندین بەوەی کە هەوڵی بەردەوام بدەین کە شایستە داراییەکانی مامۆستایان و فەرمانبەران بە تێکڕا لە کاتی خۆیدا بدرێتن یعنی بەڕاستی ئەگەر ئاماژە بە 30 ڕۆژەکەی بکرابێت زۆر باش بوو ئێمەش هەروامان داوا کرد خەڵکی تریش لە کۆبوونەوەکە هەرواشیان پێ باش بوو بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان کاوانی لێوە حاضریان خۆتان دەزانن لایەنی دارایی و لایەنی ئیداری هەردوو لە ئەوان گوتیان ئێمە هەوڵی جددی دەدەین و هەموو هەوڵێک دەخینە گەڕ بۆ ئەوی کەوا شایستە داراییەکان لە کاتی خۆیدا بدرێتن ئێمەش بەڕاستی لە بۆ بابەتە هەرچەندە 30 ڕۆژەکەمان پێخۆش بوو بەڵام ئیتر بەم شێوە ئاماژەیان پێدا و ئومێد دەکەین کە
ئەمە ناتیجەکە وای لێ بێتەوە کە 30 ڕۆژدارێک موچەکان بدرێت. بەڵ ئەی 30 ڕۆژەکەی تر ینی ئەو تەسبیت کرا 30 ڕۆژەکە بۆ مەسەلەی 100,000 و 150,000ەکە بەڵێ ئەو جەختی لەسەر کراوە کە مانگانە دەدرێت ینی ئەو پەیوەندی بە وەکو لە پێشۆش ئاماژەم پێدا پەیوەندی بەوەی نییە مانجی 12 ئەگەر موچەی مانجی دەدرا ئەوە علاقەی بەوەی وەنیە ئەوە علاقەی لێرە لە مانجی 12 مانگانە ئەو پارەی بدرێت بە مامۆستان وەکو پاڵپشتی دارایی یانی ئەمە پەیوەندی بە موچەوە نییە بۆ بابەتەوە. بەڵای سوپاس دەکەین مامۆستا ناوبڕێکی کورتمان هەیە دواتر دەگەڕینەوە وڵاتان لەگەڵمان ببێنەرەوە ناوبڕێکی کورت و دەگەڕینەوە وڵاتان. بەرنامەی ئەمڕۆ بە سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئاڵتونسا. ئەسێ یەکەمین مۆبایلی مارکەی کوردی کۆمپانیای ئەسێ بە لە بەرچاوگرتنی قەیرانی دارایی مۆبایلە تایبەتەکانی دەکاتە قستی مانگانە Q4 14,000 دینار Q5 17,000 دینار بەلە بکە بە بەخاوەنی یەکێک لە مۆبایلەکانی ئەسێ کە دوو مۆدێل و 4 ڕەنگ لەخۆ دەبێت بە قستی زۆر گونجاو. ئەسێ پێشەنگی تەکنەلۆژیای نوێ. سەرکەوتنە گەورەیە تەنها شیری وشکی ئاڵتونسای تەمێکی ڕاستەقینە و 100% سروشتی نۆشی کەو هەمیشە بە بەهێزی بمێنەرەوە. کاتر نییە بچیتە بازار بۆ کڕینی پێداویستی ئەلیکترۆنیەکان وەک هەمیشە کۆمپانیای ئەسێ خزمەتگوزاری نوێی بۆ ئامادەکردوون. ئێستا دەتوانیت لە ڕێگەی ئینتەرنێتەوە سەرجەم ئامێرەکانی کۆمپانیای ئەسێ بکڕی و هەموو جۆرە کارتێکی موبایل و ئینتەرنێت بەدەست بخەیت. ئێمە بۆتان دەگەێنینە ماڵ و شوێنی کارەکانتان لە ڕێگای کارتی ئەسێەوە ئەبیتە بەشداربووی سەرەکی ئەم خزمەتگوزاریە. لە $25 زیاتر پێداویستی بکڕە و کرێ گواستنەوەکەت لەسەر کۆمپانیا دەبێت. ئەسێ پێشەنگی تەکنەلۆژیای نوێ. لەوێت بەڕێزان مامۆستاگەر بگەڕێنەوە لای بەڕێستان سەبارەت بە مامۆسایانی گرێبەست ئێستا مامۆسایانی گرێبەست باز لەو دەکرێت کە موچەکەیان تەنها 250,000 دینارە ینی ئەو سیستەمەی مەسەلەی هاندانەکە مامۆسایانی گرێبەستیش دەگرێتەوە؟ بەڵێ بێگومان مامۆستایانی گرێبەستیش دەگرێتەوە چونکە هەر لەوێ باسشمان کرد چونکە مامۆستایانی گرێبەست ئەوانەی کە بەڕسمی لەسەر میلاکی وەزارەتی پەروەردە وەکو مامۆستایانی گرێبەست وەکو مامۆستای ترن ینی لە ئەداکردنی واجباتەکانی خۆیانە لە چوارچێوەی ناوەندەکانی خوێندندا بۆیە بەڕاستی جەخت لەسەر بابەتەکرا بەڵێ مامۆستایانی گرێبەستیش حاڵیان حاڵی مامۆستایانی تری فەرمیە ئەوانیش ئەو پاڵپشتێدارایە ئەوانیش دەگرێتەوە. زۆر باش ئێمە لەوێ قسەشمان لەسەر ئەوەش کرد کە مامۆستایانی گرێبەست بەڵێ مامۆستایانی گرێبەست تەنانەت لە پاشەکەوتیشە دەربهێنرێن بەڵام ئەوە لەوێ گوتیانە مەجارێ ماوێتی بۆ ئەوەی لە وەختێکی تر ئەمە ئەو بابەتە باسەکەین بەڵام پاڵپشتێدارەیەەکە بەڵێ مامۆستایانی گرێبەستیش دەگرێتەوە. بەڵێ زۆر باشە سەبارەت بە ئەنجومە ئێوە کوێکێتی مامۆسایان پێشوازیتان لە بڕیارە کرد بەڵام ئەنجومەنی مامۆسایانی ناڕازی ئەم بڕیارەی حکوومەتیان ڕەت کردەوە ئایا مامۆسایان ناڕازی بۆ بەردان نەبوون لە کۆبوونەوەکەی ئەم ڕۆژینجایەوە چۆن لەم ڕەتکردنەوەی ئەنجومەنی مامۆسایان ناڕازی دەڕوان بۆچی لەگەڵ یەکێتی مامۆسایان و ئەنجومەنی مامۆسایان ناڕازی ئەمانگیەکی باش نییە لەسەر مەسەلەی بایکۆت و مافەکانی مامۆسایان؟ خۆی دەزانی چۆنەکە ئێمە لەم هەرێمە هەر هەمومان جیرۆدەی ئەو تەنگژەدارایە بوونێتەوە. مامۆستایانی هەولێر مامۆستایانی کەرکووک مامۆستایانی خانەقین مامۆستایانی دۆک مامۆستایانی کوێ مامۆستایانی سلێمان هەموو مامۆستایانی دەبەرەکان هەمویان ڕوبەڕووی ئەو تەنگژەدارەیە بوونێتەوە بێگومان کەسێک نییە لە وڵاتە بڵێ کاکە من ڕازیم ئەوی تریش ناڕازیە هەمومان ناڕازین تا سەر ئێسقانیش ناڕازین چکە بەڕاستی ئەو پاشەکەوتە تااقەت پڕوکێنە یاسایی نییە و کاریگەری نەرێنی لەسەر هەموو
فەرمانبەران بە گشتی و مامۆستایان بە تایبەتی دروست کردووە بۆیە بەڕاستی کەسێک نییە ڕازی بیت بەڵام ئێمە لە دۆخێکداین لە مابینی دوو عەرەب گوتنی مفتەرق ترق یعنی ڕێگای هات و نەهاتە یعنی ئایا پرۆسەی پەروەردە هەر بە هەڵپێسێردراوی ڕابوەستێت ئەمە چ جۆرە یعنی چ بەرەنجامێکی لێ دەکەوتێت لێکەوتەی نەرێنی لێ دەکەوێتەوە بەڕاستی بۆیە قسەکە لەسەر ئەوەیە ئێمە ینی لە مابینی دوو ینی ئەگەران دەبێ هەوڵ دەین ئەگەری ئەرێنی هەڵبژێرین کە خزمەت بە نەوەکانمان بکە خزمەت بە خەڵکی هەرێمی کوردستان بکە خزمەت بەم دۆخە بکە خزمەت بە خەڵکی هەژار و فەقیر و نەدار بکات کە منداڵەکانیان ئێستا لە پرۆسەی بەروەردەدا بێبەشن و هەمووشمان دەزانین هەرچی خوا پێدا هەیە لەم وڵاتە مناڵەکانیان لە مەکتەبی تایبەت و لە پەیمانگای تایبەت دەخوێنن هەموو ئەوانەی کە لە مەکتەبە حکومیەکان دەخێنن خەڵکی فەقیرن و خەڵکی هەژاری ئەم وڵاتن و مناڵانی پێشمەرگەن بۆیە بەڕاستی ئێمە ضروریە وەختێک ناڕازین بەڵێ ناڕازین لەو موچەیە لە پاشەکەوتەکە بەڵام لە هەمان کاتیشدا ئێمە ئەرکە پەروەردەیەکان وەکوی کە دەخوازێت لێمان کە جێبەجێ بکەین بێگومان ئەمە هەرگیز مانای ئەوە نیە ئێمە بەم حاڵەتە ڕازین بەڵێ ئێمە درێژە بە فشارەکانمان دەدەین ماندوو نابین و بەردەوامیش دەبین هەرچی ڕێکاری مەدەنی هەیە دەیگرینە بەر بۆ ئەویکەوە ئێمە تەواوی مافەکانمان بەردەستە بکەین بەڵام دەبێ هەژماریش لەوە بکەین پرۆسەی پەروەردە لەوە زیاتر بوەستێت و درێژە بچێشێ ئەمە بەڕاستی گریمانەیەکی مەترسیدارە و ڕوبەڕوومان دەبێتەوە بۆ ئێمە لەم چوارچێوێدا لە یەک کاتدا هەوڵەکانمان بەردەوام پێ بدەین و لە هەمان کاتیشتا بەردەوامی بە پرۆسەی پەروەردە بدەین ئەمە بەڕاستی ئەمە لایەنە ئەرێنیەکەیە کە لە یەک کاتدا هەم ماف بەردەستە بکەین هەمیش ئەو مافە ئەو ئەرکانی لەسەریشمانە جێبەجێ بکەین بەڵێ زۆر باشە بەس مامۆستا دەمەوێت هەڵوێستان بزانم ڕاتان بزانم سەبارەت بە ئەو ڕەتکردنەوەی ئەنجومەنی مامۆستایانی ناڕازی کە ئەوان دەڵێن درێژە بە بایکۆت دەدەن ینی ئێوە چۆن لێی دەڕوان پێتان کارێکی باشە یاخود نا خۆی دەزانی چۆنە ئێمە بەڕاستی وەکو لە پێشۆش ئاماژەم پێدا ینی تەسنیفات خراپە ئێمە بیکەین ئەمە فڵان کەسە ناڕازیە و ئەمە فیسارە ڕازیە یعنی ئەمە بەڕاستی خزمەت بە دۆزی گشتیمان ناکات خزمەت بە پرۆسەی پەروەردەشمان ناکات لە ڕاستیدا من گوێم لە ڕاگەیاندراوی هیچ لایەنێک نەبوویتەوە کە بەڕاستی چۆنی ئەو ڕاگەیاندنیان بڵاو کردوێتەوە بەڵام ئومێد دەکەم هەموو لایەکمان بە گیانی بەرپرسیارەتی و مامەڵە لەگەڵ ئەم دۆخە بکەین ڕاستە ئێمە گلەی زۆرمان لە هەتا سەر ئێسقان لە حکوومەت هەیە کە زۆر درەنگ هاتە پێشەوە و ڕاستە ئێمە زۆر گلەیمان لە نێوانە سیاسیەکان هەیە کە بەڕاستی لە خەمی ئەوەدانین دڵنەوایی و ئارامی ببەخشن بە خەڵکی ئەم هەرێمە و هەریەکە ئەسپی خۆی تاو دەدات لە مەزالێکی دیاری کراوە ئیتر باچی بەوەی تر نییە چی لێ دێ بەسەر دێ چی لێ بەسەر نایە ڕاستە ئیعلامەکان لە یەک کاتدا هەندێکیان ڕۆڵ دەجێڕن لەوەی کە ڕۆلی نەرێنی دەجێڕن لە هەمان کاتیشدا هەندێکیان ڕۆلی ئەرێنی دەجێڕن کە ئەمە ئەرچی هەموو لایەکە بە لە بەرچاوگرتنی ئەم وەزعە هەموارێکەمان ڕوبڕووی بوونیتەوە بەڕاستی هەموو لایەک هەماهەنگی بکەن هاوکاری بین لە دەرباسکردنی ئەم دۆخە چەقبەستووە ئەم دیسان تاکیدیش دەکەم ئەم مانایەوە نییە سازش بێ لەسەر مافەکان نەخێر سازش لەسەر مافەکان نییە و بەردەوامی پێدەدەین و هەرچی بۆشمان بکرێت بۆ ما بگونجێت دەیگرینە بەر بۆ ئەوەی کەوا ئەو مافانێک کە بە حەقی خۆمانی دەزانین دوجار بەردەستەی بکەین و بەدەستی بێنین زۆر باشە بەس مامۆستایەوە درێژە کێشانی بایکۆت ئەگەر مامۆستایان بەردەوام لەسەر خۆپیشاندان وەکو یەکێتی مامۆستایان بەکارێکی باش نازانن دوای و بڕیارەی حکوومەت خۆی جارێ بە ئەمە ئەم بڕیارە ئەمڕۆ دراوە و دیارە ئێمە هەموو لایەکیش دەبێ هەماهەنگ بین لە دروستکردنی یاخود لە زەمینە سازی بۆ ئەو بابەتە و بەڕاستی درێژە کێشانی ئەو بابەتە لە وادەی خۆی زیاتر ڕەنگە ئەمە مەترسیەک بێ بۆ هەموو لایەک لەبەرەوە ئێمە دەبێ هەمومان هەوڵ دەین ئەم پرۆسەیە وەکو لە پێشۆش ئاماژەمدا مەسئولیەتی هەموو لایەکە دەبی کار بۆ ئەو بکرێتێت کە بەڕاستی ئەو بابەتە چارەسەر بێت بێگومان بە چارەسەریشی ئەوە دەبێتینانی ئەو معناشی وە نییە
کاتێک بڵێن ژمارەیەک مامۆستاییان ژمارەیەکی ئیتر هەر چەند بێت ڕای دەگەێنن ئەمە تعبیر لە ڕای هەموو مامۆستایان بکاتن چکە ئێستا ژمارەی ێزگار زۆر مامۆستاش حەزەکەن داوام دەست پێ بکاتەوە ژمارەی ێزگار زۆر بەڕێوبەر حەزەکەن داوام دەست پێ بکاتەوە بێگومان ئەوانیش هەز دەکەن هەموو لایەکمان هەز دەکەین کە 700,000 منداڵ ئێستا لە پرۆسێسی پەروەردە بێبەشن ڕۆژانە لەو هەولێرە دەیان خێزانی سولەیمانی و ئەو دەڤەرانە مناڵەکانی خۆیان داوای نەقلیان دەکەن یان ئەگەر مەکتەبە ناوەندێکی خوێندن لە سولەیمانی کرابێت و ڕۆژانە دەیان داکوباب دەچن بۆی مناڵەکانی بنەوە مەکتەبە ئەو ناوەندانی خوێندن لەبەر ئەوە بەڕاستی دڵنیامە مامۆستایانیش پرۆسەی پەروەردەیان پێ باشە چکەمە ئەرچی خۆیانە و پێوە ماندی بوون چەندین ساڵە مامۆستا بەو پرۆسیسە ماندوو دەبێت خۆشت دەزانی یەکێک بە پرۆسیسێک ماندی بێ قەت حەز ناکات لە نەتیجەدا نوشست بێن یا شکست بێنێت دڵیام ئەمە خواستی زۆر بەمان دەبێتن و ئومێدی ژوایە سەرکەوتوو بین لەم هەنگاوی کە ئەمڕۆ دەستپێکەکەی دەستی پێ کردو زۆر باشە ماوەستا ئێستا وەزارەتی پەروەردە قسە لەسەر مەسەڵەن تاوکردنی 2 مانگ دەکات ئەمڕۆ لە کۆبوونەوەکەی ئەمڕۆ ئەگەر وای دابنێن دوای 1/12 داوامی فەرمی خوێندن لە سنووری پارێزگای سلێمانی و هەڵەبجە دەستی پێ نەکرد بەتەواتی هەژمار ناکرێت لەم سنوورانەیە خۆت لە کۆی کوردستان هەژمار ناکرێت خۆی دەزانین چۆنە ئەمە بەڕاستیم بابەتە ئەم پرسیارە حەقە ڕوبەڕووی وەزارەتی پەروەردە بکرێتەوە چونکە ئەوان لایەنی بەڕێوەبردننی پرۆسەی پەروەردەن بێگومان ئەوان خۆیان قانونیان هەیە و سیستەمێکیشیان هەیە کە پرۆسەی پەروەردەی پێ بەڕێوە دەبن و ئەکید یعنی علاقاتشیان لەگەڵ ڕێکخراوە نێودەوڵەتیەکان هەیە و دەزانن چوارچێوەی بەڕێوەبردننی ئیشوکاری وەزارەتی پەروەردەیان پرۆسەی پەروەردە چۆنەوە بە چ شێوازێک دەبێت ئەم بڕیارە بڕیاری وانە بەڕاستی چۆن و بە شێوازێک بڕیار لەو شوێنانە دەدەن کە داوامی هەڵپەسێردراوە و ئەو شوێنانەشی کە داوامی تێدا هەڵپەسێردراوە بە بڕوای خۆم یانێ ئەوەندەی من لە پرۆسی پەروەردە شارەزابم لە یاساکە شارەزابم لە سیستەمی شارەزابم هەرگیز هەرێمی کوردستان بە یەک چاوتەمەشا ناکرێت چونکە لە یەکی دەوە لە بەشی زۆری هەرێمی کوردستان پرۆسەی پەروەردە بەڕێوە دەچێت لە دەڤەرێکی دیاریکراوە لە پارێزگای سولێمانی کە لە پارێزگای هەڵەبجە لە ئیدارەی ڕاپەڕین لە ئیدارەی گەربیان لەو شوێنانە کە دیسان جارشکەوانە ژمارەکەیان زۆرە بەڕاستی نزیکەی 47-48 مامۆستا دەبن و لە هەمان کاتیشدا 700,000 قوتابی خوێندکاریشن بڵێ ڕقەمەکە زۆر گەورەیە بەڵام هەرگیز بە یەک چاو تەماشای ئەو شوێنانە ناکرێت کە پرۆسەی پەروەردە لێ بەردەوامی هەیە و ئەو شوێنانەشی کە پرۆسەی پەروەردە تێیدا وەستاوە بێگومان لە یەک شاریشە ئەگەر لە چەند ناوەندێکی خوێندنە پرۆسەی پەروەردە بەڕێوە چوبیت دەستی پێکرابیتەوە بێگومان لەگەڵ ناوەندەکەی خوێندنی ترا جیا دەکرێتەوە چونکە ینی ماقولیەتی تێدا نیە تۆ پرۆسە لە شوێنێکی دەستی پێکردبی و وەکو خۆی بەڕێوە چوبی و ئیمتیحانات درابی و مامۆستا ئەرکەکانی خۆی جێبەجێ کردبی بەڵام لە شوێنێکی تر هیچ نەخوێندرابی ئەمە بەڕاستی بە یەک چاو تەماشا بکرێت بەڵام قسەیەکی جددی لەسەر ئەوەیە ئێمەمانان ئەزمموی 2 ساڵی ڕابردوومان هەیە پێرار ساڵی پێشووتر لە دهۆک بەهۆی هاتنی بە لێشایی ئاوەرەکان تا دەوروبەری نیوەی ساڵ پرۆسەی پەروەردە لە زۆربەی ناوەندەکانی خوێندن دەستی پێ نەکردەوە بەڵام 2000 کە دەستی پێکردەوە ئیتر ئەمە بە ساڵی خوێندن ئەژمار کرا و نەتیجە بە هۆی کورتکردنەوەی پشیەکان و ئیزافەکردنی مدەتێکی دیاریکرا و ئەمە بابەتەکە چارەسەر کرا پارساڵیش لە دەڤەری سولێمانی نزیکەی 45 ڕۆژ داوام هەڵپەسێردرا بەڵام دیساش بە هەوڵ و هیمەتی هەموو مامۆستا دڵسۆز و خۆنەویستەکان توانرا قەرەبووی ئەو ماوە بکرێتەوە و ساڵێکی سەرکەوتوو بەڕێوە بچێت ئێستاش ئومێدمان وایە ئەم دوومانگا نەبێتە لەمپەر لە بەردەمی پرۆسەی پەروەردە و هەمومان دەستباری بگرین و هەماهەنگی یەکتر بین بۆ ئەوەی ئەم پرۆسەیە جارێکتر بکەویتەوە سەر ڕێگەی خۆی و خواستی قوتابیانی خوێندکارن و دایکان و باوکان و مامۆستایانی دڵسۆز و خەڵکی بێگونەهی ئەم وڵاتەش کە تەنها خواستیان ئەوەیە بەڕاستی بە ئارامی و ئاشتیەوە بژین و مناڵەکانیان لە چوارچێوەی ناوەندەکانی خوێندندا سوود لە پرۆسەی پەروەردە وەرگرن کە تەنها ئاواتیان ئەوەیە بەڕاستی ئەمەش ئێمە ئومێد دەکەین ئەم بابەتەش چارەسەر بکرێن و ئەو حاڵەتە نەخوازراوەش تێپەڕێنرێتن بەڵێ سۆر باشە ماوەسە سەبارەت بەو بڕەپارەی کە 100,000 دینارەکە بەڕێزوتت هەرسی ڕۆژجارێک دەدرێت بە مامۆستایان بەڵام لە دوای 1/12 کە سەرف بکرێت ئەو مامۆستایانی کە مەسەلەن داوام ناکەن لە دوای 1/12 ئایا ئەم بڕەپارە دەیانگرێتەوە یاخود نایانگرێتەوە
بێگومان من لە پێشۆش ئاماژەم پێدا ئەمە اختصاصی وەزارەتی پەروەردەیە چونکە ئەو لایەنی معنیە لە ئیدارەدانی ئەو وەزعە و بێگومان ئەمە اختصاصی وەزارەتی داراییشە هەروەک لە پێشەوەش ڕامگەیاند کە وەزارەتی دارایی ڕێنمایی دەرەکات بۆ شێوازی سەرفکردنی چێ دەگرێتەوە چێ ناگرێتەوە چکە بەدەر لەوەی مامۆستایانەی کە ئەگەر درێژە بە هەڵپەساردنی داوام بدەن ئێمە مامۆستایانی تریشمان هەیە کە لە مۆڵەتە جۆرە جۆرەکانن ئەمە دەبێ وەزارەتی دارایی ڕێنمایی پێدەر بکات و ئەو ڕێنماییە دیاری دەکات چێش دەیگرێتەوە چێ ناگرێتەوە ئەوەی تریش ئەوە وەزارەتی پەروەردە خۆی معنیە بۆ لەوبارەیەوە دەکرێت ئەو ڕاگەیاندراوێکی بڵاو کاتۆ لەبارەی چێ دەگرێتەوە چێ ناگرێتەوە بەڵام مامۆستا لە کۆبوونەوەکەی ئەمڕۆدا باز لەوە نەکرا باز لەو خاڵان نەکرێت کە تا یاسانی بێرا لەسەر نەدراوە ئەوانە دەگرێتەوە یاخود ناگرێتەوە لە کۆبوونەوەکەی ئەمڕۆ کە وەزیری پەروەردە و بریکاری وەزارەتی یارای بە وەکالە دامەدەبوون من جارش کەش دەخت لەسەر بابەتە دەکەمەوە ئەم بوردەکاریانە ئەمڕۆ بەو بەوردی باسی لێوە نەکرا ئەوەی کە هاو نییە کە جارش کەش جەختی لەسەر دەکەمەوە وەزارەتی پەروەردە لانی بەرپرسە لە چۆنێتی ئیدارەدانی ئەو بابەتە و دیاریکردنی ئەو کەسانە و بێگومان وەزارەتی دارایش وە گوتم ڕێنمایی دەرەکات چونکە کۆمەڵک پرس هەیە دەبێت ڕوون بکرێتەوە بۆ چۆنێتی خەرجکردنی و شێوازی خەرج نەکرد زۆر باشە مامۆستا ئێوە وەکو یەکێتی مامۆستایان وەکو تەواوی ئەندامەکانتان ینی پشگیری لەم بڕیاری حکومت دەکەن ئێسەیەوە وەکو یەکێتی مامۆستایان پشگیری لە شکانی بایکۆت دەکەن تەواوی ستافی یەکێتی مامۆستایە خۆی ئەگەر لە بیرمان بیت ئێمە لە ئەدەبیاتی یەکێتی مامۆستایانی کوردستانە هەل لە سەروبەندی ئەو بابەتەوە کە هاتوتە پێش تۆزێک دەمەوێت بگەڕێمەوە دواوە ئێمە لە ناوەڕاستی مانجی ئابی 2016 کە بەر لەوەی ماگە تقریبان 2 مانگ مابوو پرۆسی پەروەردە دەست پێ بکە ئێمە ئەو دەم خوێندنەوەمان بۆ بابەتە کرد و پێشبینی ئەومان کرد کە حاڵەتی نەخوازرا و دێتە پێشەوە ئێمە یادەشتێکماندا هەموو لایەنەکان و دوجار ڕۆژی گردمنەوەمان دیاری کرد 25 مانگ و تەنانەت پاشی ئەوش بڕیاری ئەوشماندا کە ئەگەر ئەو دوو داخوازیێمان جێبەجێ نەبوو بەشداری زەنگ نەکەین و 3 ڕۆژی داوام هەڵپەسێرین ئێمە لەگەڵ لە ئەدەبیاتی خۆمانە هەرگیز ئەوەمان نەگوتووە کە درێژە بە ینی ئەو هەڵپەساردن بە شێوەیەکی کراوە بێت چونکە لە خەباتی مەدەنیە بەڕاستی شتی مطلق نییە ینی یان هەموو شتێک یان هەموو یان هیچ ینی تۆ لە گفتوگۆدا دەگەی کۆمەڵک پرس کە بەشێک لە داخوازەکانی تێدا بەرجەستە بووە ئەمە بەڕاستی وا دەکات تۆ ینی ئەوە بی ینی بەشێکبی لە چارەسەر نەک بەشێکبی لەوەی کە ئەم گیر و گفتە گەورەی کە ئێستا ڕوبەڕووی پەروەردە بیتەوە ئیتر قورستر بکرێت و قوڵتر بکرێتەوە بۆیە بەڕاستی ئێمە وەکو گوتم لە ئەدەبیاتی خۆمان هەرگیز ئاماژەمان بە هەڵپەساردنی کراوە نەداوە هەموو دیکۆمنتەکان مەوجودن چاوانەی مەکتەبی تەنفیزی چاوانەی مەکتەبی سکرتاریەت لەبەر ئەوە ئێمە هەمیشە لەگەر چارەسەر بووینە لەگەر ئەوەدا بووینە کە بەڕاستی پرۆسەی پەروەردە بە شارەگەی خۆی دابڕات چونکە ئەمە ژێرخانێکی ژیاری ینی زیندوی پێکاتنی بەرەو پێشبردننی کۆمەلگای ناکرێ ئێمە بەڕاستی یاری لەگەڵ ئەو پرۆسیسە گرنگە بکرێتن اینجا ئەمە بەرپرسیارەتەکان بە شێوەیەکی پلەبەندیش تەوزیع کراوە بەرپرسیار لە یەکەم لەو بابەتە حکوومەتە دوای ئەوە وەزارەتەکان دوای ئەوە لایەنە سیاسەکانە جاریشیش دەڵێمەوە دوای ئەوە هەموو هەر کەسەوە پشتی خۆی لەو بەرپرسیارەتی بۆیە دەبێت لە ئاست ئەو بەرپرسیارەتێدا زۆر باشە بەڵام مامۆستا کاری چێ باز لەوە دەکرێت کە ئەمڕۆ بەیاننامەی کە بەناوی یەکێتی مامۆسایانە دەرچووە کە باز لەوە دەکات کە بڕیارەکەی حکوومەت بە بڕیارێکی باش دەزان تعبیر لە ڕای سەرجەم لیست و ئەندامانی سکرتاریەتی یەکێتی مامۆسایان نکات و بەیاننامەیەکی تاگلایانەیە نەخێر بەیاننامەشی تاگلایانە نییە ئێمە دوو برادەر دوای ئەوەی پرسوڕا بە لقەکان کراوە و پرسوڕا بە بەشێک لە ئەوەی کە ئاگدار بووە لە مەکتەبی سکرتاریەت کە بەشێکیان پرسیان پێکراوە و تەنانەت داواشیان لەکراوە ئامادەی کۆبنەوە کەش ببن بەشێکیان دیارە هەندێکیان لەوانە لە دەروی وڵاتن هەندێکیان ڕێگایان دوور بووە نەیانتوانیوە بەڵام ئێمەمانان دوو نوێنەرمان ئامادە بووە برادێکیان لە لیستی سەردەم بووە کە
پێکاتەی لیستی هاوبەشە و ئێمەمانانیش ئامادە بووینە و ئێمە لە ئیشکردنی ڕۆژانەمان هەرگیز پەنامان بۆ لیست و لیستکاری و جیاکاری نەداوە و لە ئەدەبیاتی خۆشمانە ئێمە هەرگیز ئەومان ڕامان گەیاندووە یان هەموو یان هیچمان نەگوتووە هەمیشە خاڵی هاوبەش لە نێوان هەموو لایەنەکان پێمان وایە ئەوە گرنگە و مەطلبەکانی تریش پاشەکەوتەکە چی لێ دێ و حکومت لە کاتی خۆیدا شایستەدارەکان بدە ئەمانە هەموو مەطلبی یەکێتی مامۆستا پێم وانە ئەو بابەتە بەو شێوە بێ کە ئەگەر ئاماژەی پێدراوی من نازانم زۆر باشە بەڵام بەڕاستی لە نەتیجەدا ئەوە خواستی هەموو لایەکمان بوو بەڵام مامۆستا من پێش بەرنامەکە لەگەڵ دوو ئەندامی سکرتارێتی یەکێتی مامۆستایان قسەم کرد باسییان لەوە کرد کە ئەمە تعبیر لە ڕای ئەوان ناکە ینی ئێستاش بڕیارێکی گشتگیرە ئەم بڕیارە یەکێتی مامۆستایان خۆی بە ئێمە نازانم ئەم برادرانە چۆنیان بە شێوازێک تابی ڕای خۆیان ڕاگەیاندەوە بەڵام من لە کۆبنەوەکە دەرهاتم پرسم بە کۆمەڵک برادر کرد کە تۆ ئەکەیت یانی لە حاڵەتی وایە ناتوانێت مەسەلەن یەک بە یەک پرس بە جارێ هەرەمە دوو ئەندامان لە دەرەوەی وڵاتە و هەندێکی تریشمان خەریکی ئیشوکارن لەبەر ئەوە بەڵام ئەوەی گرنگە من پرسم بە لقی سلێمانی کردووە بە سەرۆکی لق پرسم بە سەرۆکی لقی ڕاپەڕین کردووە سەرۆکی لقی گەرمیان کردووە و تەنانەت من لەگەڵ بەڕێز مامۆستاعەتا سەرۆکی لیستی هاوبەش کە جێگری سەرۆکی یەکێتی مامۆستایان پەیوەندی پێوە کردووە و پرسم پێ کردووە و داوام لێ کردووە ئەمە بەڕاستی بەم شێوەیە بۆیە بەڕاستی پەلەکردن لەوەی کە ئەمە تعبیر لە ڕای هەمووان ناکات ئەمە جارێ زوو بوو نەدەبای ئێمە بەم شێوەیە بکە بەڵام نەتیجە هەر مەطلبی خۆشمانەوە داواکاری خۆشمانە پێشتریش مناقەشەمان لەسەر بابەتە کردو زۆر باش دوزار بۆیە بەڕاستی من نازانم چیان و تۆ بەڵام بەهەرحاڵ ئەمە نابێت ئێمە بەڕاستی بەرامبەر بە پرسێکی چارە نووساز کە پرسی پرۆسی پەروەردەیە بەم شێوەیە ینی بەڕاستی زۆر باشمان کۆبین لەسەر ئەدەبیاتەکانی خۆمان بەڵێ ئێوە ئێستا کاتچمان کە ماوەسپاس دەکەم ئێوە بە دیاری کراوی یانی ئێستا پشتیوانی لەوە دەکەن کە بایکۆت بشکێنرێ وەکو سەرۆکی یەکێتی مامۆستایان خۆی دەزانی چۆن کاکی بەڕێز ئێمە وەکو جارشکش ئاماژەم پێدا ئێمە لە بیدایەتەوە هەموو ئەدەبیاتی یەکێتی مامۆستایان لەو بارەوە هەرگیز ئێمە باسی ئەومان نەکردو داوام هەڵپەسێردنە کراوە ڕاستەوە هەموو ڕێکاری مەدەنین مافی خۆشمانە بیگرینە بەر بەڵام بە لە بەرچاوگرتنی کۆمەڵک هۆکار ئێمە هەرگیز بڕیاری وامە نەداوە بۆی ئێستاش ئێمە کە بڕیاری لەو شێوەمان نەدابی ئیتر ینی بۆچی ئەمە ینی بڵێن بشێت خۆ بڕیارمان نەداوە خۆمە لەگەڵ ئەوەدەن ئەوە تا مامۆستایان زۆربەی مامۆستایانی هەرێمی کوردستان لە کەرکووک لە خانەقین لە کۆی لە هەولێر لە دهۆک درێژە بە پرۆسی پەروەردە دەدەن و خۆشیان لە هەر شوێنێک لە شوێنانە لقی مامۆستایان هەیە زۆر باش مفۆز بوونە سەرپشک بوونە لە وەرگرتنی ئیجراعات و بەڵێ زۆر باش ماوەسە دوو پرسیارماوەگەر بە کورتی پێشتر بەڕێزت لە بابەتێکدا باز لە مەسلەی پاشەکەوت باز دۆکەی کەمە تەنها سک هەڵکوشین نیە بەڵکو سک هەڵدڕینیشە ئێستا شەمان تێڕوانی تێ بۆ سیستەمی پاشەکەوت بەڵێ هەر هەمان تێڕوانینم هەیە بەڵێ لێرەش هەردوو پاتی دەکەمەوە ئەمە سک هەڵکوشین نییە بەڕاستی سک هەڵدڕینە چونکە ینی بەڕاستی ئەم پاشەکەوتە لە دوو کۆبنەوەی جیاوازدا لەگەڵ سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران ئێمە ئاماژەمان ئەوان ئاماژیان بە کۆمەڵک بابەتدا ئێمەش کۆمەڵک ئاماژەمان بە کۆمەڵک ڕێکاردا کە دەگرێت لەم قۆناغەدا بۆ ڕوبەڕبوونەوە یان بۆ چارەسەرکردنی ئەم تەنگژەیە بگیرێتە بەر بەڵام بەڕاستی هەرگیز چاوەڕوانی ئەوە نەبووین کە ئەم پاشەکەوتە بەو شێوەیە بێت کە لە 1970 و لە 1950 و لە 1960 و ینی بۆ کابرایە کە 2 ملیۆن دینار وەرگێت ئێستا 600,000 دینار وەرەگرێ ینی ئەمە نەخشە ڕێگای ژیانی ئەو خێزانەی سەر لەبەری پێچەوانە کردوەوە ئەمە سکەڵدەڕی نەبی سکچیە سکەڵ چێنیچی بەڵێ ماوەسە زۆر بە کورتی سەبارەت بە بەغدادیز نەتیجەی کێ بەوەی کە لەگەڵ بەغداد پارە بنێرێت بە کورتی بێ کاتمان نەماوە سپاس دەکەم وەڵا خۆی بەغدا بەڕاستی خۆیان داوایان کرد داوای ئاماریان کردێ لە وەزارەتی پەروەردە بە پێی زانیاری ئێمە وەزارەتی پەروەردە معلوماتەکانی بە دەقیقی داوە پێشنیاریشی داوە کە مانگانە بڕی 25 میلیارد دینار بنێرن بۆ ئەوەی کەوا بەسەر یەکسانی بەسەر مامۆستایان دابش بکرێت بێگومان بەشێکی بۆ وەزارەتی خوێندنی باڵا بەڵام تا ئێستا حکوومەتی عێراقی یەک هەنگاو لەو بارەوە خۆیان داوایان کرد بەڵام یەک هەنگاویش
پێمابی نەندراوە بۆ ئارەستەیە و بڕواش ناکەم حکوومەتی بەغداد بۆ چارەسەری ئەو دۆخەی پێبیتن بەڕاست. زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا عەبدولواحید محەممەد سەرۆکی یەکێتی مامۆسایانی کوردستان کە بەڕێزیان لە هەولێرەوە لەگەڵ مام سپاس و بینێرانی بەڕێز سپاس بۆ هاوکاران خواتانەکە.